ئێمە ئەم کاتێکەمەمان هەیە بۆ ئەوە هاتوین ئیسفادە بکەین. ڕاستە سبیان لەوانەیە لە بەیان و لەگەڵتانە خەریکە ئەوەی بەلای ئێمەوە گرنگە کە بەیانی جەنابتان ڕۆشنەوە باخچەکەی خۆتان چۆن نەتوانن ئەم بێدڵنیان هەرمێشکی خۆتان ئیسراحەت يعني براسي شنك ومواطنة ساعتين يعني سبان من أقرب لي حوالي لمنا جالسة وشاف الدواء بعض المجموعة لساهر لا بيست والله إشي دستكاب يعني براسي بان خان حاجوت إيري ومجموعة بإلى سكان أو بينج دقيقة هرها متنبو هذه يعني كانوا فلا رايها بينكم من أوقات دار أما وكو يلي ئەو وێنەی کە دایکن بۆ قوتابخانەکەی خۆتان مەیخەنە سەر کتابی فەرمی تۆ کتابی ئاراستەی پەروەردەکەی پێویست ناکە ئەوەی لەسەر زامن لە زیاتی و ئاڵا سوورە هەڵگرم کە خۆم ڕەغبەتم لێ نییە حەزم لێ نییە لە دوای ناوی هونەریە یعنی پێناسەی خۆمی پێکەم ئەمە خەونی ئەوە ماوەی 2 ڕۆژە و خولەکەش خۆی ماوەی 5 ڕۆژە خایەنێت کە بۆ باشترکردنی تواناکانی بەڕێوەبەران و ڕابەرانی قوتابخانە و خوێندنگەکانە یەکەی ڕاهێنان بە خۆشحاڵیەوە توانیوێتی لەگەڵ ئەو هەموو ئەزمە و ئەو هەموو گرفتە دارایی کە هەشە چارەسەر بدۆزێتەوە بۆ ئەوەی کە ئیتر ئەم بابەتە لەوە زیاتر ڕاگیر نەبێت یان دوانەکەوێت لەبەرەوەی خوێندن و پەروەردە یاخود بەڕێوەبەر و ڕابەرەکان کادری ڕاستەوخۆ و سەرەشین لە کارکردن و پەرەپێدان بە قوتابخانە و بە خوێندنگەکان و بەو خزمەتگوزاری کە پێشکەش بە مناڵانی ئەم شارە و ئەم وڵاتە ئاکرێت. ئەم خولە بۆ ماوەی 7 ڕۆژ دەست پێ کردووە کۆمەڵێک بەڕێوەبەری چالاک و کارامەتی بەشداریان کردووە بەڕاستی ئێمە ئیسفادەیەکی باشماگرێت تا ئیسەکە هاتوین ئیتر لەسەر کارەکانی بەڕێوەبردنە لەسەر لایەنە دەرونیەکانە و لەسەر کۆمەڵێت ئیشی دەستە کە کۆمەڵی بابەتی زۆر ئەگرێتە خۆی هیوادارین بە هەمان شێوە بەردەوام بن لە وانەی ڕاهێنان نەک بۆ ئێمە بۆ مامۆستای شێوەکار مامۆستا هونەریەکان بۆ مامۆستایانی ژوور و لە کار و چالاکیەکانی یەکی ڕاهێنان دایمە بەردەوام بن.